لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری بە قەزابوونی ناحەی قەرەتەپەی دەرکرد و لە ڕێی وەزارەتی پلاندانانیشەوە ناحەی کۆکسی سەر بە قەزای کفری لە سنووری ئیداری گەرمیانی خستە سەر و قەزا نوێیە. ئەم بڕیارەش نیگەرانێکی زۆری لای سەردەم چین و توێژەکان دروست کردووە و پێیان وایە دەبێت دەسەڵاتدارانی هەرێم هەوڵی جددی بدەن بۆ ئەوەی بڕیارەکە جێبەجێ نەکرێت. ناحی کوڵەجۆ سەرجەمی کوردن هەمویان کوردن و نەعەرەبی لێ نیشتەجێ بۆ پێشتر نە تورکمانیش لەبەرەوە بەناحەق و لە کەم تەرخەمی حکوومەتی هەرێم بۆتە مادەی 140 و لە مادەی 140 هاتووە ئەو ناوچانە کە جێ ناکۆکن بە هیچ شێوەیە نە حکوومەتی عێراقی نە حکوومەتی هەرێم بۆی نێ دەستکاری ئیداری بکە. بەداخەوە کوڵەجۆ ئەمە یەکەم جاری نییە کە ئەمەی بەسەر بێ. کوڵەجۆ وەکو ڕووی ئیداری سەر بە کفریە، کفریش قەزایە کە سەر بە ئیداری گەرمیانە. یعنی ئەمە قابلی قبول نییە، بەڵام لەم کاتە حکوومەتی هەرێم خەمێک لەمە بخواوە ڕێگە چارە زۆرە وەک بۆم باسکردی مادەی 140 خۆی بە خۆی ئەمە بڕگەیەکی قانونی ئەتوانن هەر بۆ مادەی هەڵیۆشێننەوە. بەس وەڵڵە ئێمە حەز ناکەن لێ عیشێ، ئێمە گەرەکمان هەبمێنێ لەبان هەرێمە کورسان و یعنی خۆی تر حکوومەت عیشی چییە؟ يعني ايش اگر حكومت نتواني لحقيقه لتواني حولاتي لحقي نايا فعيش حكومته تواني وهيني والسوق خوش وتواني بيت وليانا حق مانه كان كليله داشتني وما دواي كان صار لدواي او مصيبته 6 صال 6 صال هذا سر معنا قرين معنا بوشون خمان ان جات تش هين بين نو والله طاقت ماني هم تش كيشو هين بين ارى بس نوی ناحی کۆکس بە قەزای قەرەتەپەوە بڕیارێکی حکوومەتی ناوەندا بەبێ گەڕانەوە بۆ دەسەڵاتی ئیداری لە هەرێمی کوردستان لە کاتێکدا ناحەکە سەر بە قەزای کفریە. پاش خستنە سەر قەزا نوێیەکە ناحەکەش دەبێتە بەشێک لە پارێزگای دیالە. سەرپەرشتیاری ئیداری گەرمیانیش لە کۆنگرێکی ڕۆژنامەوەنیدا ڕایگەیاند کە دژی بڕیارەکەن و بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەنەوە. ئێمە ئەمڕۆ بۆ دەکاتوین لەسەر داوای خەڵکی ناوچەکە کە دوێنێ سەردانی ئیداری گەرمیان و شوێنەکانیان کردووە داوایان لێ کردوین و بۆیە ئەمڕۆ ئێمە هاتوین بۆ پشتگیری و پشتیوانی خەڵکی منتیقەکە کە ئەم بڕیارە بە تەواوی ڕەتکراوەیە لەلایەن خەڵکی منتیقەکە و لەلایەن ئیدارەی گەرمیان و هەرێمی کوردستانیشەوە. بۆیە داوا لە هەموو لایەکەکەم کە پشتگیری و پشتیوانی هەڵوەشانەوەی ئەم بڕیارە بکەن لەبەر ئەوەی لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و عێراقشدا نێ و زۆر سپاسان. ئەمە بڕیارێکی تەواو پێچەوانی دەستورە. ئەم بڕیارە نەک لە قەرەتەپە و لێرە ئەگەر لە هەندێک منتەقەی جەفیش کە مەشمولە بە مادەی 140 بدرای هەر پێچەوانەی دەستور بوو لەبەرەوە دژی هەر جۆرە تەغییرێکی دیموگرافی سنووری ئیدارین بکرێت تا کاتێ مادەی 140 جێبەجێکرێ. ئێمە بەدڵنیایی ئەم بڕیارە ڕاگرین و ئەگەر هەوڵەکان ئەم هەوڵانەی هەیمانە هەوڵی پەرلەمانی و سیاسی وانە سەری نەک لە محکەمە شکاتەکەین و ئەگەر لە حاڵەتێکا هەر نەگەیشتین بەنجام لە ڕووی ئەمری واقعەوە ئێمە بایکۆتی ئەو قەزایەکەین و ناهێڵین ناحەکانی خۆمان معاملە لەگەڵ ئەو قەزا تازەیە بکەن. ناحی کۆکس پێک دێت لە 36 گوند و ژمارەی دانیشتوانەکەی زیاتر لە 6,000 کەسە. دوای بڕیاری خستنە سەر قەزای نوێی قەرەتەپە ناحەکە لە ئێستادا زۆرترین مشتومڕی بەدوای خۆی داهێناوە. چاودێرانی سیاسیش پێیان وایە ئەم بڕیارە داگیرکردنی خاکی کوردستانە و نابێت هەروە بە ئاسان بەسەر دەسەڵاتدارانی هەرێمدا تێپەڕێت و بهێڵن ناحەکە بخرێتە سەر پارێزگای دیالە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.